چێنە لای تەوەریەکەین بەرنامەکەمان. خۆشەویستان، کورسات هەمیشە لە خەمی کولتور و ناساندنی مۆرکە ڕەسەنایەتێکی کوردیدا بووە. دیارە بێگومان یەکێک لەو بەرنامانەی کە خۆم پێشەشمە کردایە بەرنامەی کورسات کوردەواری بوو کە لە پار ساڵ ڕەمەزان ئێمان بەرنامەیەمان دەست پێ کرد. لە دوای ڕەمەزانیشەوە هەفتانە شەوێک بەردەوام بوو. بینەرەکانمان شەوانە ئاشنا بوون بە چەندین یاری و بابەتی کللتوری و کەرەستەی و کوردەواری، لەگەڵەوەی کە جۆرێک لە با بڵێن میتۆدی سەرنجڕاکێشیمان بەکارهێنا لەم بابەتەیە بۆەوەی کە بینەرەکانمانیش بتوانن هەم سوود وەربگرن، خەڵاتێک وەربگرن، بەڵام مەبەستە سەرێکەکەی کورساتەوە بوو ئەو کەرەستانی کە لەنێو ئەو بەرنامەیە هەیە زیاتر ئەم نەوە تازەی کێن ئاشنای بن. لەبەرەوە خۆشبەختین توێژینەوەیەک لەسەر بەرنامەکە کراوە و لەگەڵ توێژینەوەکەدا چەند دەستکەوتێکی زۆر تایبەت بۆ دەستگای میدیای کورسات بەدەست هاتووە کە من نامی خۆم باسی کە مەزانم مامۆستاکەمان لەلایە، مامۆستا دەریا عەبدولوەهاب، مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی، پێما بێ بە هاوبەشی لەگەڵ دکتۆر کۆڤان ئەم توێژینەوەیان ئەنجام داوە و کۆمەڵێک دەرەنجامی زۆر تایبەت بەدەست هاتوون. جامێ بە یەک بێ بچین. مامۆستاگیان زۆر بەخێر مەمنون. بەیانی ئێوەش باش، بەیانی هەموو بینەرەکانیشتان باش. تەجروبەی کوردیشەوە طبعاً لەبەرەوەی توێژینەوەکەی من لەسەر کولتوری کوردی بووە، لەسەر بەرنامەیەک بووە کە کوردەواری بووە، مەجبور بووم منیش بەمجلانەوە لەگەڵ لەبەرکردنی جلی کوردیۆم بابەتانە هەر زۆرم حەز لێیە. ینی بەدەست من بێ بۆ دەوامیش کە ئەڕۆم جلی کوردیم لە بەرابێ ئەوەم حەز لێیە. حتا ڕۆژی سیمینارەکەشم لە کۆنفرانسەکە بە جلی کوردیەوە ڕۆیشتم. مامۆستا دەریا بۆچی کورسات کوردەواری؟ پرسیارەکەم دوو بەشەوەیە. سەرەتا بابەتێکی کللتور بکەم. هەموو میلەتێک کللتورێکی تایبەتی خۆی هەیە. میلەتی کوردیش بێگومان بە دەرنیە لەوە خاوەنی کللتورێکی دەوڵەمەندی کوردیە. ئەوەی ڕاستی بێ بۆیە کورساتم هەڵبژارد و بە تایبەت بەرنامەی کورسات کوردەواری، لەبەرەوەی کورسات هەمیشە پێشەنگ بۆ لەوەی کە یا با بڵێن دەست پێشخەر بۆ لەوەی کە گرنگی بە بابەتە کولتوریەکان بدات، گرنگی بە بابەتە نەتەوەیەکان بدات. ئیشی لەسەر ئەوە کردووە کە بە پێی پرەنسیپ و ئیتیک و یاسای ئیعلامی ئیش بکە. و ئەو بەرنامەیەشم بۆیە اختیار کرد، هەستم کرد زۆرترین بابەت و بەرهەم و کە لە پورە کوردەواریەکانی تێدایە. لەبەر ئەوە من هاتم ئیشم لەسەر ئەو بەرنامەیە کرد بە تایبەت. ئەوەی ڕاستی بێ خۆشە بینەر بەتەکید ئەگەر بینەر نەبوو بێتم نەمەزانی ینی چیتیایە بەرنامەکە. کەناڵمان زۆرە کە بەرنمەیان هەیە با بڵێن کللتوریە، بەڵام ناتوانین ئێمە کللتور لە یەک شتی بچووکە کۆ بکەینەوە، ینی بڵێن تەنها جلی کوردیە، تەنها زمانەکەیە. ئەنێسا ئەبینم لە کەناڵەکانی ترەوە بەرنامە پێشکەشەکرێت لەلایەن پێشکەشکارێکەوانە جلێکی کوردی لەبەر کردو ئەچێتە با بڵێن گون نشینەکانەوە. کۆمەڵێشتمان پیشانەیە، بەڵام ئەمە کفایەت نییە. ئەوەی کە من بینیم لە بەرنامەی کورسات کوردەواریە زۆرترین بابەتە کللتوریەکانی تێدا بوو. یعنی ئەمتوانی بڵم ئامڕازێکە یاخود بەرهەمێکە بۆ ئەوەی من کللتوری کوردی لێەوە بناسیێنم. باشەکاتە تا چۆن لە ڕێگەی ئەم جۆرە پرۆگرامانەوە ئەتوانرێت کللتوری یاخود بە شێوازێکی گشتی بێتەوە کارێک بۆ پاراستنی کللتوری کوردی و شناسی کورد. زۆر گرنگە هەموو دەستگایەک نەک هەر تەلەڤیزۆنەکان ئیش لەسەر کللتوری کوردی بکەن، لەبەرەوەی لەناو نەچێ هەوڵبن بۆ پاراستنی، هەوڵبن بۆ پێشخستنی، هەوڵبن بیناسیێنن بە جیلی تازە، بەنەوەی تازە. بەداخەوە ینی ئەمە لە زۆر کەناڵەکانە نابینرێت. ینی کەم و کورت هەیە ناڵم بەرنامە هەیە، بەڵام بە شێوەیەکی ئەوتۆنیە، ئەوە نییە بڵێم بە تەواوەتی جەخت کراوەتەوە سەرلایەنە کللتوریەکە، بەڵکو هەر چۆن ئەڵێ پرۆگرامێکە جێگەیان کردێتەوە لە ناو بابەتەکانی ترا بۆ ئەوەی کە خۆشیەک بەخشێ بە بینەرەکانی. بەڵام کورسات زۆر گرنگی بەم لایەنەیەوە، زۆر بایەخی بەم لایەنەیەوە. خۆشبەختانە بەرنامەی کورسات کوردەواری کێک لەو بەرنامانەی کە گرنگێکی زۆری پێیاوە و مەفروزیشە، ینی بەڕاستی زۆر گرنگە کە هەموو کەناڵەکان بایەخ بەم لایەنە بن بۆ ئەوەی کە هەم کللتوری کوردی مناسیێنن، هەم لە ناویش نەچێ ئەو شتا کە لە پوریانە یاخود ئەو ئەمڕاز و بەرهەمەکە لە پوریانەی کە کورت هەیەی و جێگەی شانازیە بمێنێتەوە. باشەکاتە ئێستا مامۆستا باسێکی توێژینەوەکەمان بۆ بکە بە چڕۆپڕی توێژینەوەکە لەسەر چ لایەنێکی پرۆگرامی کورسات کوردەواری کرا؟ ئەم توێژینەوەی لە کۆنفرانسێکی زانکۆی سلێمانیە بەشداری پێکردووە کە بەرواری 21 و 22 مانگ بوو لەسەر شوناسی کورد و
ئاڵنگاری لە نێوان ئاڵنگاری و مانەوەدا ئەوەی ڕاستی پێ منیش ئەم توێژینەوەی بۆیە کرد بەستومەتەوە بە شوناسی کوردەوە لەبەرەوەی کللتور بەشێکی ئەساسیاتی شوناسی کووردە و ڕۆڵی بەرنامەی کورسات کوردەواری هەرڕێک بەو ناونیشانەوە بوو ڕۆڵی بەرنامەی کورسات کوردەواری لە پاراستن و هێشتنەوەی کللتوری شوناسی کوردیا لەبەر ئەوەی کە هەسمە کرد ئەم بەرنامەیە تایبەتە بە لایەنی کوردەواری و هۆکارێکە با بڵێن سەبەبێکە بۆ مانەوە پاراستنی کللتوری کوردی ئامانجم لە هەڵبژاردننی ئەم بەرنامەیە ئەوە بوو کە بزانم تا چەند گرنگی داوە بە لایەنی کللتوری و تا چەند هۆکارێک بۆ پاراستن و هێشتنەوەی کوردی لەم توێژینەوەیان من چەند پرسیارێکم خست بۆ ڕوو یەکێک لەو پرسیارانە ئایا ئێمە تەلەڤیزۆنێک یاخود کەناڵێکی دیاریکراومان هەیە کە تایبەت بێ بە لایەنە کللتوریەکان یاخود ویان کرد بێت کە ببێتە هۆی ئەوەی کە شوناسی کوردی پارێزراو بێت یەکێکی تر لە پرسیارەکانم ئەوە بووە کە ئایا کورسات گرنگی داوە بە لایەنی کللتوری و کوردەواری یەکێکی تر لە پرسیارەکانم ئەوە بۆ بەرنامەی کورسات کوردەواری بە تایبەت چ ڕۆڵێکی هەیە لە پێشخستن و پاراستنی کللتوری کوردیا وەڵامەکانی بەڕاستی بڵێم خۆشبەختانە زۆر باش بوون بۆ هەم بۆ کەناڵی کورسات هەم بۆ بەرنامەکەش زۆرترین بینەر من طبعاً خشتەیەکمان هەبووە لە خشتەکەیە کە هەموو ناوی کەناڵە کوردیەکانی تێدایە کە کێ زۆرترین بایخیاوە بە لایەنی کللتوری کەناڵی کورسات خۆشبەختانە یەکەم کەناڵ بوو یعنی لە ڕێنجەکەیە یەکەم کەناڵ بووە بەڵێ یەکەم کەناڵ بووە کە گرنگی داوە بە لایەنی کللتوری و هەروەها بەرنامەی کورسات کوردەواریش لەناو ئەو بەرنامانەیە بووە کە زۆرترین بایخیاوە بە لایەنی کللتوری ئەمە وەکو بڵم خاڵێکی گرنگە بۆ کەناڵەکە بەڕاستی چەند کەسە دووەرگرتووە بۆ ئەوەی کە توێژینەوەکەیە من ئیشم لەسەر خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی کردبوو بە تایبەت خوێندکارانی ئێواران لەبەرەوەی ئێواران جیلێکن با بڵێن گەنجی تایە و پیری تایە و هەموو ناوچەیەکی کوردستان بەڵێ لە هەموو ناوچەیەکەوە هاتوون و ئەوانن کە عنی بڵێن چۆن ئەڵێ خوێندنیان تێپەڕی و هاتوونەتەوە بۆ ئێواران بۆیە ئەو ینی بە ئەنقەز من ئەو جیلەم وەرگرتو ئەو ئاستەم وەرگرتو بۆ ئەوەی کە نمونەیەکی باشم بۆ دەست بکەێ سامپڵەکەم باش بێ بۆ کۆمەڵگاکەم 225 خوێندکارم وەرگرتە بوو لە کۆی 525 خوێندکار کە ئەم عەدەدە هەموو سێ قیسم بوون با بڵێن تەکنیکی میدیا لەگەڵ ژمێریاری لەگەڵ کارگێڕی ئێوارانە ئەمانەشم بۆیە وەرگرتی بوو لەبەر ئەوەی زیاتر بەرکەوتیان هەیە لەگەڵ بەرنامەکانی تەلەڤیزۆنە بە تایبەت بەرنامەی تەکنیکی میدیا یاخود با بڵێن خوێندکارەکانی تەکنیکی میدیا زیاتر گرنگی ئەیەن بە بواری ڕاگەیاندن منیش هاتم ئیشم لەسەر ئەو خوێندکارانە کرد زیاتر ئەوانم کرد بە نمونە زیاتر ئەوانم وەرگر بۆ ئیبزانم تا چەند بەرکەوتیان هەیە لەگەڵ پرۆگرامەکانە سامپڵی توێژینەوەرانیشمان زانیاریانە بێ لەسەر توێژینەوە کاتێک توێژەرێک پەناباتە بەر توێژینەوەیەک سامپڵی توێژوناتە ئەبێ سامپڵێکمان هەبێ بەڵێ تۆ لە نێو خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیک بەڵێ خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیک بەشی میتۆدێکی شەیەواتە ڕێگەیەکی ژێ بۆ بینەرانمان بزانن ڕێگەیەکێ بۆ ئەوەی تۆ چۆن ئەتوانی توێژینەوەکەت ئەنجام بدەیت میتۆدەکەی ئەوە چی میتۆدی وەستیمان بەکارهێناوە بە شێوەی ڕێکەوت یاخود با بڵێن بە شێوازی هەڕەمەکی کە ئەم شێوازە میتۆدێکی زانستی باوە لە بۆ توێژینەوەکان بەکاریان ئەهێنین ئێمە یەکێکە لەو توێژینەوە یەکێکە لەو میتۆدانەی کە زۆربەی توێژەران پشتی پێدەبەستن ئەم شێوازە با بڵێن کاتێک کە تۆ بە شێوازی فۆرمی ڕاپرسی ئەیکەی کۆمەڵێک نمونەیە گوێرەگری با بڵێن سامپڵێک گوێرەگری فۆرمە ڕاپرسیەکە لە چەند پرسیارێک پێگریا با بڵێن لە چەند بڕگەیەک پێگری ئەم بڕگانە لە شێوەی فۆرمێکی ڕاپرسیە ئامادە ئەکرێت و دابەشەکرێت بەسەر سامپڵی توێژینەوەکەیە باشە کاتە مامۆستا بە شێوازێکی گشتی باست لەوە کرد کە ژمارەیەک لە خوێندکاران دووەرگرتووە بۆ ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارانی کە لە نێو توێژینەوەکەیە هەیە وەریگرن بەپێی ئەو کەناڵانی کە لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە و کەناڵە کوردیەکان باسێکیەوەمان بوو کە با بزانین پرسی ئەوەی تیا بوو کە کەناڵێک زۆرتر بایەخ بە کللتور و شوناسی نەتەوەی کوردەیەت هەروە کەناڵی کورسات لەم نێوەندەیە چۆن باسی لێوە کرابوون لایەن خوێندکارانەوە هەر لە
بدايەتی قسەکانمە ئاماژەم بەوە کرد من زۆرینەی کەناڵەکانم وەرگرت بوو کەناڵە ئاسمانی کوردیەکان بە تایبەت لەبەر ئەوەی هەر یەکێک لەو کەناڵانە بەرنمەیەکیان هەیە کە تایبەت بێ بە لایەنی کللتوریەوانە بەڵام کورسات وەکو یەکەم کەناڵ لە ناو ڕەنجی با بڵێن خشتەکانمە یەکەم اختیاری هێناوە ڕێژەی یەکەمی وەرگرتو با بڵێن ڕێژەکەی تقریبی لە 1970 لە چاو کەناڵەکانی یاخود لە چاو کەناڵ دەستگاکانی تری ڕاگەاندنەوانە وابزانم لە دوای کورسات گەلی کوردستانمان هەبوو بەڵام من نمونونەکەم لەبەر ئەوەی لەسەر کورسات بوو بەرنامەی کورسات کوردەواریم هەڵبژارد بوو هەستمە کرد لەبەر ئەوەش بێ و بەرنامەی کورسات کوردەواریش بینەرێکی دیاریکراوی هەیە کە تایبەتە بە کللتور و ئەوانن کە زیاتر حەزیان بە بابەتە کللتوریەکان هەیە لەبەر ئەوە کورسات لە ناو خشتەکانمە با بڵێن بەپێی ئەو زانیاریانە بەپێی ئەو پرسیارانەی کە کردبووم یەکێکە لە پرسیارەکانم تایبەت بۆ بەوەی کە تۆ بینەری کام لەم کەناڵانەی کورسات یەکەم لە ڕووی بینەریەوە یەکەم با بڵێن یەکەم کەناڵ بووە کە زۆرترین بینەری هەبێ ئەی کاتژمێرەکان شتەکەتانەوەی بزانین بۆی داتاکان باشەی بینەری کەناڵ ئاسمانە کوردیەکان بەپی خشتێژماوە بوو لە نێو تۆژینەوەکەی ئەمانە ئەوەی کە بە بەڵێ وەڵامیاوەتەوە لە 1970 بینەری کەناڵە کوردیەکان بووە باشە پرسیاری دواتر دوایەوە مەسەلەن ئەڵێ ڕادی گرنگی کەناڵەکان بە بەرنامەی کللتوری بێگومان ئەوانیش زۆرەکەیان لە هەمووی زۆرترە دەدی لە 1946یان وتوانە زۆر ئەو خشتیان کە تایبەتە بە ناوی کەناڵەکان کەناڵێک زیاتر بایەخ بە کللتوری کوردی دەدات زۆرینەی کەناڵەکانی کەناڵەکان هەموو کەناڵەکانی تایە تەبەن هەمووی نا بەڵاموانی کە لە نیو تۆژینەوەکە زۆرترین دەنگیان بەدەستێناوە بەڵامە کۆی بینن کورسات دیارە بێگومان لە سەدا چەندی بەدەستێناوە مامۆستا 47 ئەو لەبەر ئەوەی ئێمە دابشمان کردو بەسەر هەموو کەناڵەکانە بۆیە کورسات ینی هەرچەنە یەکەمە بەڵام ڕێژەکەی دائەوەزێ لەبەرەوەی هەر یەکێک لەو کەناڵانە بەشێکە با لە ڕێژەکە بێگومان بۆی بینەرانمان بزانن لە سایە 47 لە 100 نییە واتە بۆ نمونەی سە کەناڵی تایە بۆ نمونە لە سایە یا 20 هەیە بە هەمووی کۆکرێتەوە لە سایاسەیەکە بەڵام خۆشبەختانە کورسات یەکەمەکەی باشە ئەی ژمارەی ئەو کاتژمێرانی کە بۆ بینەربوونی کەناڵی کورسات بووە ئەمایان چۆن بووە ئێمە ژمارەی کاتژمێرەکان کە دائنیشن بە دیار پرۆگرامەکانی کەناڵی کورساتەوە لە نیو کاتژمێرەوە دەستمان پێ کردو هەتاکو 3 کاتژمێر وابزانم تا 5 کاتژمێرە ئەمە ینی لە عادەتەن بینەر زۆر ناتوانێت بە دیار شتێکەوە دابنیشێت لە سەعاتێک زیاتر ناتوانێت دابنیشێت بە دیار ئەوە بە حکمیەوەی کە ئێستا چۆنەڵی سوسیال میدیاش دروست بووە ینی تەلەڤیزۆن تۆزێک پاشەکشاکە ئەگەر بەرنامەیەکی تایبەت هەبێ کاتێکی دیاریکراوی هەبێ لەو کاتەیە ینی بینەرەکەدا ئەنیشی خاص بۆ ئەو بەرنامەیە ساوزان بەرنامەی کورسات کوردەواری 45 دقە بۆ 45 دقە بوو بینەرەکانیش زیاترینی ینی لە سەعاتێک زیاتر نامێنەوە بە دیار تەلەڤیزۆنەوە بە دیار پرۆگرامێکەوە بۆیە کاتی پرۆگرامەکانیش دیاریکراوە ئەگەر بەرنامەیەک یاخۆ بەڵە پرۆگرامێک لە سەعاتێک زیاتر بوو کەمێک مویلە بێ ینی بینەر توانای نامێنێ دانیشی ئەوەنە بە دیارەوە دارێکی لە نێو بەرنامەیەکە بۆ مەسەبەیەکی لە پرسیارەکانتان لە خشتی ژمارەدەی ئەڵێ ڕادی ناساندنی کللتوری کوردی لە ڕێگەی بەرنامی کورسات کوردەواریەوە واتە بەرنامەکە یاریشی تیا بوو یاری کوردەواریشی تیا بوو کەرەسەشی تیا بوو تەنانەت بابەتی ناوماڵیشی تیا من هەمووی باسەکانی تیا بوو بەرنامەکە بەتەکید ینی بەپێی ستانداردی ئەوەی کە بەرنامەیەک با بڵێن فول کولتوری بێت لە بەرنامی کورسات کوردەواریە خۆشبەختانە هەیە وە گوتم بەرنامی ترمان هەیە لە دەستگاکانی ترەوە بەڵام تەنها یەک لایەنی وەرگرتۆ لە ڕووی کەلتوریەوە تەنها جلوبەرگی وەرگرتۆ بۆ نمونە پێشکەشکارەکە جلوبەرگێکی کوردی لەبەرایە و بۆ کەیف و خۆشی و کات بەسەر بردنە یاخود چۆتە لادەیەکەوە یا گوندنشینێکەوە باز لە ژیانی ئەو گوندەکە باز لە ناو خواردن و چۆن ئەڵێ پێکەوە بوونی ژیانی گوندەکەکە بەڵام کورسات کوردەواری هەموو ئەمانێک کۆ کردبەوە چەند بڕگەیەکی تایە بڕگەی گوندنشینی تیا بووە کە شتێکی لە گوندەکە پیشانەیە بڕگەیەکی تیا بوو یاری هەڵماقۆ یاخود یاری کڵاوێن ئەمان هەموو یاری کوردەوارین و لە گوندنشینەکان ناکراوە حتا پێشکەشکارەکە با بڵێن کە کاگاری خۆیەتی بە جلوبەرگ و پۆشاکی کوردی و بەرنامەکە پێشکەشەکە ئەو میوانانی کێنە ناو پرۆگرامەکە و هەمویان بەجلی کوردی و پۆشاکی کوردیەوە حتا ستۆدیۆ و دیکۆر و ستایلی پرۆگرامەکەش هەمووی کولتوری و کوردەواری بوون و ئەو بڕگانەی تری کەتیایەتی ئاماژەم پێ کردو لە توێژینەوەکەیە هەمووی کوردەواری بووە بەڕاستی هەنێشتی تیا بوو لە هەم لە کەرەسەکانە هەم لە بابەتە ئەنتیک و کەلەپوریەکانەوە هەم لە
براقی کوردەواریشە من خۆم هەستم پێ نەکردو یعنی نەمزانی شتی وا هەیە ئەمانە چۆن کردو بە پرسیار مامۆستا بۆ نمونە وەکو خۆت باسی لێوە کرد پرۆگرامی کورسات کوردەواری لە چەند بڕگەیەکی کوردیانە پێکاتە بوو بۆ ئەو خوێندکارانی کە لەم توێژنیای وەرگرتوون کام لەو بڕگانی کە لەنەو پرۆگرامەکە هەبوو بۆ ئەوان نوێ بوو سەرنجڕاکێش بووە هەرێکێکیش لە خشتەکان بە هەمان شێوە ئاماژەم پێ کردووە کە ئەو بابەتانە یاخود ئەو کەلەپور و ئەو کەرەستانەی کە لەناو بڕگەکانی بەرنامەکەیە هەیە کامیان زیاتر گرنگی پێدراوە وابزانم جلی کوردیمان هەیە و خواردنمان هەیە کەرەسە کەلەپوریەکانمان هەیە کە ئەو بابەتە ئەنتیکەکانن و یاریەکانمان هەیە خواردنە کورداوەریەکانمان هەیە ئەمانە هەمووی ئەتوان بڵم کورسات بە هاوسەنگی گرنگی پێیاوە بەڵام ئیتر لە وەڵامی سامپڵەکەمە هەرێکێکیان ڕێژەیەکی دیاریکراوی خۆی وەرگرتووە بزانم جلی کوردی زۆرترین با بڵێن گرنگی پێدراوە لەگەڵ کەرەسە کەلەپوریەکانە کە ئەمەش بە هەمان شێوە لە ڕێژەکانە ڕێژەی زۆری وەرگرتووە مامۆستا دەریا ئێستا سەردەمێکە با بڵێن سەردەمی جیهانگیریە بەڵام لە دنیاشدا کللتور گرنگیدان بە کللتور بۆتە بەشێک لە ناسنامی هەندێک لە میدیا جیهانیەکانش ستاندارێکی پێوەرێکی دەبێت کەناڵێک ئەگەر نەبێتە زمان حاڵی نەتەوەیەک بەڵکو لە نێو نەتەوەیەکدا کار بکات چەند گرنگە بۆ منە لە ڕێژی سەدی هەیە لە سەدا ئەوەندەی بەرنامەکانی تەرخانکا بە کللتور چوا هەیە ستاندارێک نەخێر هیچ شتێکی وامان نییە بەڵام ئەبێ ئەو میدیایە ئەو دەستگایە خۆی هەست بە بەرپرسیارەتێ بکە یعنی هەر دەستگایەک لە کوردستانە کە دروست ئەبێ لە پێش هەموو شتێکە بنەما و پرنسیپ و لایەنە نەتەوەی کللتوریەکە لە بەرچاو بگرێت یعنی تۆ کە ڕووماڵی هەواڵێکی شەکەی حتا ئەگەر بەر پرۆگرامیش نەبێت کە ڕووماڵی هەواڵێکی شەبێت کۆمەڵێک پرنسیپی یاسایی و ئیعلامی هەیە کە لە بەرچاوی بگری بۆیە بۆ لایەنی کللتوری یاخود بۆ لایەنی نەتەوەیش ئەمەش بە هەمان شێوە هەرەچێتەوە ناو هەمان قاڵب لەبەر ئەو ئەبێ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن خۆیان ئەو بنەما یاخود ئەو پرنسیپە پەیڕۆ بکەن یعنی نابێ لادان بێت لە کۆمەڵێک پرنسیپ و کەلتور یاخود نابێ پرۆگرامەکەت بە شێوازێک بێ بەداخەوە ئەمە ئەڵەم یعنی زۆر کەناڵ هەیە با بڵێن بە شێوازێکی ئەنقەز ئەمە ئەکرێ هەنێ لە پرۆگرامیان هەیە بۆ لادانە لە کەلتوری کوردی بۆ تێکەڵاوبوونی بە کەلتوری جیهانی یاخود بۆ هێنانە ناوەی کەلتوری بیانیە ئەمە بەڵام وەگوتمەوە دووبارە ئەیڵەمەوە خۆشبەختانە کورسات لەمە بەدەرە هەمیشە هەوڵیاوە پرۆگرامەکان یاخود ئەو بەرنامانەی کە هەیەی تایبەت بێ بە کللتور و نەتەوەی کوردەوانێ زۆر باشە مامۆستا دەریا بێگومان هەر کاتێک هەر توێژەرێک کا توێژنەوەیەک ئەنجامەدات لە کۆتایە چەند دەرەنجامێکی دەستەکرد تۆ باسێکیەوەمان بۆ بکە ئەو دەرەنجامانی کە لەم توێژینەوەیە بوون بەردەست کەوتووە دەرەنجامەکان چی بوون لە گرنگترین دەرئەنجامی کە من لەم توێژنەوە بەدەستم هێناوە ئەو بۆ کە کەناڵی کورسات زۆرترین بینەری هەیە و هەروەها بەرنامەکانیشی نەک تەنها هەر کەناڵەکە ئەو بەرنامانە ئەو پرۆگرامانەی کە پێشکەشی ئەکات یەکێکە لەو پرۆگرامانە یاخود لەو بەرنامانەی کە زۆرترین بینەریان هەیە لە هەمان کاتە هۆکارێکە بۆ هێشتنەوە و پاراستنی کللتوری کوردی ئەمە من ئامانجەکەم ئەمە بۆ بەڕاستی و بەدەستیشم هێناوە لە کەناڵی کورساتەوانێ کەناڵی کورسات و پرۆگرامەکانی هۆکارێک بوون یاخود با بڵێن ئەو ئامانجە بۆ کە من ویستومە بۆتە هۆکارێک بۆ هێشتنەوە و پاراستنی کللتوری کوردی جگەلەوەی کە ناساندنی کللتوری کوردی بووە بە بینەران بە کۆمەڵێک جیل با بڵێن بە جیلێکە ئێمە پێی ئاشنانین ئەو کللتورە کورسات ئەمەی کردووە ئەمە یەکێکە لە دەرئەنجامە هەرە گرنگەکان کە من پێی گەیشتوم و کۆمەڵی ڕاستپاردە و پێشنیاریشم هەبووە ئەگەر ئەوش بڵێم لەبەرەوەی کە هەموو دەستگایەکی ڕاگەیاندن پێویستە ئەم پرۆگرامانەی هەبێ بەڕاستی یەکێک لە پێشنیارەکانم ئەوە بووە کە دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ زیاتر گرنگی بەلایانی کللتوری بدەن بەلایانی نەتەوەیی بدەن و بۆ کورساتیش پێویستە زیاتر گرنگی بەوە بە ڕاستە گرنگێکی زۆری پێداوە بەڵام ئەگەر بێت و پرۆگرامی زیاتری هەبێ ئەوە زیاتر هۆکارێکە بێ بۆ پاراستن و هێشتنەوەی کللتوری کوردی یەکێک لە پێشنیارەکانم کەمەی من نییە بەڕاستی ینی بینەرەکانم بوو لە توێژینەوەکە کە ئەو ڕۆژەی کە لە سیمینارەکەمان پێشکەش کرد لە کۆنفرانسەکە پێیانەوتم کاتەکەی زۆر خراپە لەبەرەوەی لە کاتی ڕەمەزانە بووە کاتی تەراویح بۆ دوای ئەوە بزانم ئەیان وت ئێمە فریان ناکەین نازانین سەی بەرنامەکە بکەین بچینە پرۆگرامەکەەوە لە ئەو شوێنەکە ستۆدیۆکەی بۆ ئەوەی کاها خەڵات و دیاریتیا بۆ ئەو بەرینەوە یان سەیری بەرنامەکە بکەین یا بچین بۆ
خراوی حەکە نازانین لە هەر بدینەکە بووین لەو ناوەیە یعنی ئەگەر بتوانن کاتەکەشی یعنی کاتێکی گونجاو بێ بۆ ئەوەی کە زۆرترین بینەری هەبێت و چۆن ئەڵی خەڵکیش ئیسفادە بکا بەڕاستی کە بەرنمەیەکەکەی خاستن بەرنامەی کورسات کوردەواری لەبەرەوەی خەڵات و دیاریشی تیا بووە ئەگەر بتوانێت کاتەکەی بگۆڕێت ئەوە لەوانەیە باشتر بێ بۆ بینەرەکان و بۆ خۆشتان ئەو ڕاستپاردەیە وەک پێشنیارێک بۆ پرۆگرامەکە ماوە ئەگەر بە کورتیش وەڵام بیتەوە هەموو توێژینەوە کێشەیەکێ کێشەیەک لە ئارایە بۆی توێژینەوەی بەتاکید کێشەکەی ئێوە چی بوو ئێمە فراغی بەرنامە کللتوریەکان لە میدیای کوردیا بوو دەستانە یان بەڵێ لەبەر ئەوەی هەستمان کرد کە میدیا بەگشتی بە چەند ئەڵەی کەمتر بایەخی بە لایەنی کللتوریاوە بە تایبەت کەناڵە ئاسمانیەکان ویسمان بزانین تا چەند کەناڵە ئاسمانیەکان هۆکارێک بوون بۆ پاراستن و هێشتنەوەی کوردی کللتوری کوردی ئایا ئێمە کەناڵەکانمان هیچ ئەو بایەخیان داوە بە کللتوری کوردی یاخود هۆکارێک بوون ئامڕازێک بوون میدیا هۆکارێک بۆ ئەوەی کە کللتوری کوردی بپارێزێت هەر ئەوە ئامانجەکەمان بووە کێشەکەش هەر لە بێگومان لە ئامانجەکەەوە خۆی ئەبینێتەوە مەچەنەوتم دو پرسیارش بڵم توێژینەوەی چی وەکو ئێمە دەیمەن لێرە چەندین بەرناممان کردوتمانە هەندێک لە توێژینەوەکان بەداخەوە بۆ ڕەفەکان دروستەکرێ بەڵام ئێمە کار لەسەر دەرەنجام ڕاستپاردەکان ئێم توێژینەوەکەین بە دڵنیاییەوە بەڵام توێژینە نیازتانەیە چی لێ بکەن ئەم توێژینەوەیە جگەلەوەی کە بۆ مەبەستی پلەبەرزکردنەوە بەکاریەت بۆ مامۆساکانی کە بەشدار بوون لە هەمان کاتا بۆ کۆنفرانسێکیش بەشداری پێکراوە کە ئەمە بۆ خۆی هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەم کەناڵی کورسات بناسرێنێ هەم توێژینەوەکەش بناسرێن بەڕاستی لە ناو مناقەشەی توێژینەوەکەیە هەنێک لە بینەرەکان لەبەر بە حکمیەوەی کە مامۆسای زانکۆ بوون و با بڵێن ئەوە بوون لەوانەیە زۆر بەرکەوتیان نەبووە بەرنامەکە ئەیان ئێمە بەرنامەیەکی وە هەبوو نەمان بینیوتم ئەی چۆنەوە با بزانن کە بەرنامەیەکی وە هەیە لە کەناڵێکی کوردیەوە ینی پێشکەش ئەکرێ و توێژینەوەکەش ئیشەڵا لە داهاتوە ئەگەر دەرفەت بڕخسێ ئەیکەین بەنامیلکەیە دەستخۆش بە مامۆستا دەریا سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەوەی کە هەم کەناڵی کورسات و هەم پرۆگرامی کورسات کوردەواریتان هەڵبژاردوو بۆی کە ئەم توێژینەوەی لەسەر کەند دووبارە سپاس بۆ ئامادەبوون سۆرۆکانیش بێمان بە تاکید ئەویش هاوکار بوو ئەویش بەشدار بۆ بە تەواوەتی لەگەڵمانە لە توێژینەوەکە سپاس بۆ ئێوەش سپاس مەمنون ماندوو نەبی دەستخۆش